عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان هەر هەنگاوێک لە بەرژەوەندی خەڵک بێت و دژی ستەم و گەندەڵی بێت ئەوان لە پێشەوە دەبن و هەمیشە کار لە پێناو خۆشگوزەرانی خەڵکی کوردستان دەکەن. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە کۆڕەکەی ژەماوەریدا لە ناحەی خەلیفان وتی داهات لە هەرێمی کوردستان ناشەفافە و چەند کەسێکی دیاریکراو لە دوو حیزب دەستیان بەسەر داهاتی هەرێمی کوردستاندا گرتووە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە بەشێکی قسەکانیدا ئاماژەی بەوەش کرد سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتیەکی لاوازە و تەواو بە حیزبی کراوە. پشتیوان بەخوای گەورە لێ ناگەڕێین لە هیچ هەنگاوێکی خێر و کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێ و دژی ستەم بێ و دژی گەندەڵی بێ ئێمە لە دوایە بین. ئینشاءڵڵا یا لە پێشەوەین یا لەگەڵ خەڵک دەبین. بزانم بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتێک لە شارێک دەبینیەوە لە زۆنی زەرد غەیری پارتی، بزانم لە زۆنی سەوز بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکیش یە قوتابخانەیەکی ئی شوێنێک دەبینەوە کە سەربەیەکی نیشتیمانی کوردستان نەبێ، تەزکیان نەکرد بێ لە مەڵبەند و لە لەقەکانیان. ئێمە داوامان کردو کە کاکە ئەگە باسی چاکسازی دەکەن بە ئەمەش لە زمانی چاکسازی بێ، ئەمە لە هەمویان گرێتە بەڕاستی. یعنی چی ئەمە؟ یعنی بە دامەرزاواییکردنی دامەرزاوەکانی هەرێمی کوردستان و حتا ئەم دەسەڵاتە سیاسیە گەندەڵە نادادگەرە کە ماوەتەوە کە ستەم دەکات درێژە بە ستەم دادگەریەکەی دەدا بۆی ئەو داهاتە ناشەرعی و نادروستێک کە بەدەستێوەیەتی. ئێمە ویستمانە بەڕاستی ئەم داهاتە شەفاف بێ و چەند جاریش داوامان کردو کە کاکە بابزانی داخۆ داهاتی ئەم هەرێمی کوردستان چەندە؟ پەرلەمانتاری بوێر، پەرلەمانتاری سەرڕاست، پەرلەمانتاری دڵسۆز لە هەموو فراکسیۆنەکان بەڕاستی هەیە کە دەیەوێ بەڕۆڵ بە ئەرچ خۆی هەستێ، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتێکی لاوازە و نەیتوانێت ئیدارەش ڕێکوپێش ئەم پەرلەمانە بکە بەداخەوە کە تەواو بە حیزبی کراوە بۆ ئاراستەی دەبردرێت کە حیزب چی پێش باش بێ و چی بە مەسلحەت بزانێت پەرلەمان بۆ ئاراستە هەنگاوبوونی بۆ ئاراستە کار بکە. بۆیە تەماشا بکەن ئەو یاسانەی کە پەسەند دەکرێن لە ساڵ 2019 تەنها 4 یاسا پەسەند کراوە، ئەویش بەشی زۆری ئەوانە کە حکومەت ناردێتی. ئەی بەشی خەڵک ئەو کە پەنی بەژیانی خەڵکەوە هەیە. پشتیوان بەخوای گەورە لە بەشی خۆماندا ئەوەندەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئینشاءڵڵا هەڵوێستی گونجاومان دەبێ و بەش بە حاڵی خۆمان لەو بەشەی کە پێویستی بە ئێمەوە کارا دەبێ و هەمیشە لەسەر ئەم ڕێباز و ئەم بەرنامەی ئینشاءڵڵا بەردەوام دەبێت.